دروستکردن و خواردنەوەی مەی مێژوویەکی دێرین و هەزار ساڵی هەیە. بەپێی بۆچوونی زۆرێک لە لێکۆڵەرەوان سەرەتای ئەو مێژووە دەگەڕێتەوە بۆ چینیەکان کە بە مەبەستی چارەسەری دا و دەرمان بەکاریان هێناوە. دواتر مەینۆشی بووە بە یەکێک لە ئەرۆزەکانی مرۆڤ. لەناو سەرجەم ئاینەکاندا قسە و باس دەربارەی مەی و مەینۆشی گرنگیەکی تایبەتی پێدراوە. لەو بارەوە بۆچوونی جیاواز هەیە. لەناو هەندێک دیندا مەی وەک شتێکی پیرۆز سەیرکراوە و لە بۆنە ئاینیەکاندا بەکاردەهێنرێ، لەوانە دینی مەسیحی. بەڵام لە هەندێک دینی تردا، بۆ نمونە لە دینی ئیسلامدا، نەک تەنیا خواردنەوەی مەی بەڵکو دروستکردن و مامەڵە پێوەکردنی حرامە. لە دوا قۆناغدا بە ئاەتێک حرام کراوە. العقل خمر بچیەوە لە قورئانە ئەو شتانەی کە ژیری مرۆڤەکان تێگەدەن لە ئیسلامە ئەڵێ ئەو زۆرە خواردن و ئەو زۆرە خواردنەوەیە لێ قەدەغا ئەکەین. ئەمە وەکو پەیامی خوای گەورە. ئەمڕۆ آخر ڕۆژ ئێشە بەیانی ڕەمەزانە ناتوانین ئێش بکەن، نادی قوفلکن یەک مانگ نادی قوفلە ئەمە وەسە حتا جەژندە بەگەر لێشەخوا ئەم مانگا وازە لێشمێنن ئیشمان نییە. ئەیمەن یەکێکە لەو هەزاران گەنجەی کە بەهۆی ئاوارەبوونیان لە سووریا و بۆ شارەکانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی ماوەی چەند ساڵێکە لە یانەکانی مەی خواردنەوە و مەی فرۆشتن کار دەکات. ساڵانە وەکو نەریتێکی ئیداری و شەرعی وەزارەتی ئەوقاف تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک ڕێنمایی دەرەکات. بۆ وێنەی لێ ئەدرێ بە سەرۆکیەکە ئیداریەکان داوا بکرێت و ڕێنمایی دەربکرێت کە مەی خواردنەوە بۆ خۆی بە شێوەیەکی گشتی دابخرێن. بڕیارەکە نابێشت بفرۆشین غەرامەیە، چونکە ئەو 3 ساڵە 4 ساڵ ئەو بڕیارە هەیە. پێویستە لەسەر هەموو پارێزگاکان و قایممقامێتەکان و یەکە ئیداریەکان پابەت بن بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەوە. یەکێ لەو ڕێنمایانە ئەوەیە قەدەغەکردنی مەی خواردنەوە و مەی فرۆشتن لە مانگی ڕەمەزانی پیرۆزە. وعی 5 ڕۆژە خەڵکێکی زۆر مەشروبێکی زۆریان غەزم کردو لە ماڵەوە بۆ مانگی ڕەمەزانە. Is Ramadan is Bira? No. No. Yes, close it. ناوی من ئەیمەن جەمیل تەمر، خەلکی سووریامە باژارە قامشلو. شغلی من ئیشی من زراعت بوو. وضعی سووریا زۆر خراپ ئێستا. ژیان تێ نییە، خراپە، معیشەت تێ نییە، ئیش تێ نییە. لەناو باژار مەشاکل زۆرن یانی. ساڵێک من لە شاری سلێمانیم، هاتم لێرە بۆ ئیش، نادیە یارا ئیشەکەم ئەف ساڵێک. حەوت کەس ئێستەرمانم، باوکێ من و دایکێ من، خوشک و برای من. رمضان لێرە ئابی؟ نا لێرە نابی. رمضان نییە؟ نییە. لە ئێران چۆن مەشروب بەفرۆشرێ بە قاچاق؟ ئێرە ژوای لێ لێرە و کوتلیاچی لێ. مرحبا يا شهر رمضان مرحبا. وڵای ئەڵێن غەرامە ئاکرێن کە هەر کەسێ دایبینێ. ئێتە غەرامەکە چەندەیە نازانم.
بۆ لە ڕەمەزانە بخۆیت و کافر بۆ لە ڕەمەزانە بخۆیتەوە بێدینی من پێم وایە مانگی ڕەمەزانی پیرۆز بە پیرۆزی خۆی بێ ڕێزی لێ بگیرێت بەڵام مەنعکردنی مەشروبات و کوشتنی ئازادی خەڵک بەکارێکی ڕەوای نازانم من وەکو خۆم. ئەف تقریبا ئەز هەشت هەیڤنە مهەیە منە السلێمانیە ما و زارۆکەی مژی ئەڤژینە گەلەکە ئەڤژی فترە کە گەلێکی بچوش کە لەبرە. محەممەد لە سووریا خاوەن هوتێل و ڕێوسیرانتی خۆی بووە، بەڵام بەهۆی ئاوارەبوونیەوە ئێستا لە سلێمانی یانەیەشی بەکرێ گرتووە و خۆشی لە هەمان یانە کار دەکات. نە ژیان هەیە و نام معیشەت هەیە تشتێک هەموو تشتێک تقریبا سووری هەموو تشت سەکنیە. اجبرلو يعني اغلبيه خورتي ما حموك بازن هات نفادرها نهال حاليا سليمانيه ازو بيراغا خوغا جا كم نابچوچك هي الحمد لله عمل برن هاكي زۆر جار بەمەبەستی دوورکەوتنەوە لە ئازار و جەنجاڵیەکانی ژیان یان بەسەربردننی چەند ساتێکی خۆش و ئارەزوو بەخش مرۆڤ پەنا بۆ مەی خواردنەوە دەبات. هەندێک جار ئەو پەنابردنە دەبێتە خوگرتنی هەمیشەیی و ترک ناکرێت. مدمین بوون یان خوگرتن و ڕاهاتن لەسەر خواردنەوەی بەردەوامی مەی و خواردنەوە کحولیەکان یەکێکە لەو دیاردە بەرچاوانەی هەڕەشە و مەترسیەشی گەورەی هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤەکان. بەپێی بەدواداچوونێک کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵی 2011 ئەنجامی داوە، ساڵانە زیاتر لە 2,500,000 کەس لە جیهاندا گیان لەدەست دەدەن بەهۆی ئالوودەبوون بە خواردنەوە کحولیەکانەوە. ساڵانە 320,000 گەنجی تەمەن 15 بۆ 29 ساڵ ئالوودە دەبن لە سەدانۆی گیان لە دەستدەران کەسانی نێو ئەو تەمەنن. ئێمە دەوڵەتێکی ئیسلامین دیارە ڕێنمایەکان لە وەزارەت و دەرەچێت بۆ پارێزگاریش بە هەموو لایەنە پەیوەندی دیارەکانە پەخشەکات کە ئەو مانگە سەرتاسەری شارەکە نابێت مەیفرۆش و مەیخانەکان کراوە بن. ئەمە حەقێکی خۆمە شتێکی باشیش نییە کاوە قاچاکرێت کە بە چۆن ئەڵێ بە دواتلیاکە ئەگەڕێیت وەکوت لە تلیا خراپترە. من مافی خۆمم سی ڕۆژە داوای حەقی خۆم کەم کەیتر من سی ڕۆژ نەخۆمەوە من ڕاهاتوم لەسەرەوە. نادیە مهندسین من ئیدارە وەرە سیلام کردیا و ئەڤناکەژی مرەڤناکە ئیجار کردیا نادیە لارە. قفلة بۆ مانگی ڕەمەزان احترامە بۆ مانگی ڕەمەزان ئێستا بە ئیشمە وەڵە مەعیشەت بەری مانگی ڕەمەزان مە حەسابێ کردبووی بۆ مەصرفی خۆی ئەو مانگی ڕەمەزان. ئەم هاکێ نادی مهندسینن و جميع عمالێمان هاکە چوونە ئیجازێ ji bona rojiyê û rojiyê hemûn heke qufla. بە درێژایی 11 مانگی ساڵ دیاردەی مەیفرۆشی و مەینۆشی لە زۆربەی هەرە زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان بە ئاشکرا دەبیندرێ، بەڵام لە مانگی ڕەمەزاندا سەرجەم شوێن و کۆگاکانی مەیفرۆشی و شوێنەکانی مەیخواردنەوە دادەخرێن. لەو مانگەدا مەیخواردنەوە و مەیفرۆشی بە ئاشکرا قەدەغە دەکرێت. سەرپێکی کەر ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێتەوە. هەندێک ئەم دیاردەیە وەک حاڵەتێکی دژبەیەک دەبین و دەپرسن ئەگەر مەسەلا ڕێزگرتنە لە بنەماکانی ئیسلام لەو مانگەدا خۆجیا لەو مانگەش زۆرینەی گەلی کورد گەلێکی موسڵمانە و کۆمەڵگەکەی کۆمەڵگەیشی ئیسلامیە بۆ لە مانگەکانی تردا ڕێز لەو بنەمایانە ناگیرێ ئەگەر نا بۆ ڕێنادرێ لەو مانگەشدا ئازاد بێ. معیشەت لێنە مام هاتنێرە ئیشکەم بۆ ئاهلی خۆ عیشینە هەر سەرێ مانگ معاشی خۆ وەردەگرم و تەحویل دەکەم بۆ ماڕۆ وەڵا مانگا ئیش نییە و مەبەری حسابی مانگکردین مانگا هیچ تەحویل ناکەم. کاگرای مەر وەکو شەوان ئێوە پێشکەون لەسەر بۆ فەت لە پێش فەرارەیەمان هەڵکردووە کە داخلی سەرچنار بنی کوژێنینەوە. تۆ بزانە دەرگاکە کەسی لێ نییە.
زين بو اكرمنش مش كاك مش تحملناك من مشروب خورم مو دروت انا من مشروب خورم اما ما يفرش كان هو لما بشاردو انا دولة ناوينا كان اما هر كرهن كردو بساردي لي عم بجمعو الشيء حفتا بيري عقلي لنا الشيء شيء داني ما بناجي جاك كير فهل يمناتين جماعة السياحة جتن بوليسي قشط وزاري جتن نزدر جتن بلام غرامة قرص أكرين وكم زانياري ما بيجي لمليون دينار كم تغرامة ناكل. باي بين باي شو مليون من جيراوة ما بيطلع مليون جيراوة ما تجيبكم بش بيكمل جيراوة. بعام سليماني فروشتني تايا من كابراكي كاسبم هيك منين خور لي ما ندا زلامي واشر ما بيفروش كذا حظي بم كاسبين يا ئەوەشی بیکاتەوە لەلایەن سیاحەوە لەلایەن گەشت و گوزارەوە مۆڵەتەکەی لێ سەندێتەوە شوێنەکەشی داخرێت ڕۆبەڕووی سزای فرستی دەبێتەوە. تقريبا 10 شاگرد همو بيش همو شون خلق شنغال بون 4 شاگرد خلق سوري ام دوان ليرن ودوان يك شوي كويا ويك ليرة سليمانية المالي خوي بيستو 4 ساعات من ليرمه بشو وبروج من بتنيا ليرمه والله پرجی پیم نیه چه پره معاشی خو مرگر مشان بو مارو حاجتی پره بون به سوریانه و پره پیم نماکن هر هفته جارك هر 3 و 4 جارك يعني بيوس بمتشتكي خواردن ما خواردن درم بو بازار بكرم بس ئەگەرچی مانجی ڕەمەزان لەناو موسڵماناندا وەک مانجی خێر و بەرەکەت ناسراوە و پێشوازی لێ دەکرێت بەڵام بۆ هەندێک کەس ئەو مانگە مانجی بێکاری و بێپارۆپولیە بەتایبەت بۆ شاگردی یانە و شوێنەکانی مەی خواردنەوە و مەیفرۆشی لەو مانگەدا شاگردی ئەو شوێنانە یان دەبێ بە دوای کارێکی تردا بگەڕێن یاخود ڕازی بن بە بێکاری و هەرچۆنێ بووە ئارام بگرن و خۆیان بژێنن تا مانگەکە تێدەپەڕێ لەبەر ئەوەی لەم وڵاتەدا یاسایەکی کار نییە بۆ ئەم حاڵەتە بۆیە شاگردەکان جیا لەم دوو ڕێگەیە ڕێگەی سێهەمیان لە بەردەمدا نییە. لە یاسای کارە ئەگەر حاڵەتێکی تایبەت دروست بێ وەکو ئەمەی کار مەسەلەن زۆر جار یانە و ڕستۆرانت و چێشتخانەکان داخرێن کە ئێمە پێمان وایە بە هەزاران کرێکار بێ ئیشەوێ و ئەمە تەداعیات و تەسیراتیشی لەسەر هەزاران عایلە هەیە چونکە ئەمانە زۆربەی سەرپەرشتیاری خێزانین لەبەر ئەوە زیانێکی زۆر بەرکرێکارەکەوێت پێویستە لەم حاڵەتە خاوەنکار حەقی ئەو کرێکارە بدات چونکە کرێکارەکە نییە ئامادە نییە بۆ ئیشکردنەوە خاوەنکارەکەی بەبێ هیچ سەبەبێکی یاسایی کە ئەم کرێکارە ئەم کرێکاری بێکار کردووە جا لە حاڵەتێکە ئەگەر حکوومەت بڕیارەکەی دەرکرد بێت فەرزی کرد بێ بەسەر خاوەنکارە ئەو وەختە مەسئولیەتی حەقی کرێکارەکە ئەکەوێتە سەر هاوبەشە بێت لەسەر حکوومەت و خاوەنکارە بێت. ئێمە 12 شاکرد لێرە ئیشەکەن یانێ بەو مانگە کە ئیشمان نەبێت چیەکەن ئێمە بە 12 کەسین خۆیەک و دوونین هەرێکی 5-6 کەس خۆی مەسرەفی بۆیەکەت ئەم مانگە زۆر قرس بوو بۆمان. بەهۆی بارودۆخی تایبەتی کۆمەڵایەتی هەرێمی کوردستانەوە کەمن ئەو کەسانەی خەڵکی ئەم هەرێمن ئامادەیان تایە لە شوێنەکانی مەیفرۆشی و مەی خواردنەوە کار بکەن ئەمە وای کردووە زیاتر دەرفەت بۆ کەسانی دەرەوەی هەرێم بڕەخسێ کە لەو شوێنانە کاریان دەست بکەوێ بەتایبەت دوای هاتنی ئاوارەکانی سووریا بۆ هەرێمی کوردستان کە ژماریان زیاتر لە 150,000 کەسە لە ناویاندا ژمارەیەکی زۆر لە گەنجانی ئاوارە ڕویان کردەیانەکان بۆ کارکردن و پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان و خێزانیان بەڵام لەم مانگەدا دۆخی دارایی ئەو خێزانانەش گۆڕانکاریان بەسەردادێت دەبێ ڕازی بن بەو ژیانەی لەم مانگەدا سەختتر دەبێ بۆیان.
هەموومان نەزانین کە شت مەمنوع کرا و غەسب کرا لە سەرێکیە ئەوەنەی کە زیاتر حەز لەو ئیشاکە چۆنی کاک باشی و قوربان کاک مەشروبە هەیە مەشروبە هەیە مەشروب منیان بۆ لارسارم پێ تۆ لەکوێی ناو باخەکان ناو دارەکان کە گەیشت ناوێ لێ تەلەفۆن بۆ بکەرەوە ئێرە مەخزەنە ماڵی خۆمە تر ئێواران دوێ بانکە دنیا تاریکی کرد بە تەلەفۆن خەڵک تەلەفۆنم بۆ کاشتیان ئێمێ بە دزیەوە هەر جاروی لە شوێنێکیان نەمێ بۆی شتەکە کەشف نەبێت چونکە ئێواران ئاسایش ئەگەڕێ بەسەر شوێنەکانە و هەر جاروی بەسەر شوێنەکە ئەگەڕێ بۆی کەشف نەبین ئەوانیش خۆیان کوێیان بەدڵ بێ بۆیانە بم بۆ ئەوێ ئەو کەسانی کە ناسراون ئەیان نەمێ ئەوانی نیان ناسم نیان نەمێ کاک چۆنی قوربان من لە بیدایەتی غاباتەکەم تۆ لەکوێی چۆنی کاکە باشی گیانە تەواو بدەنە گران بووە تەلەفۆنی بۆ بکەم پێشتر باش دەست خۆش بێت حافیز ئەو کەسەی کە ئەیکڕێت ئەگەر لەو شوێنە دەزیر بکرێ ڕەنگە ڕووبەری دادگا بکرێتەوە بەڵام هەنی حاڵدێک کە ئەیکڕێ و ئەڕوات دەستێزەکانی پۆلیس نەکەێت بەڵام لە شوێنی ڕووداوەکە بگیرێ ئەویش کاری یاسایی لەگەڵاکرێت تۆ لەکوێی ئێستا لەوێی باشە زۆر باشە من یەمە لای باخۆ تەلەفۆنە بۆ ئەەکەم ئێستا باشە والله دوو شاگردمان گیراون ئەکسپایرمان هەبوو سێ کارتۆنی بیرە فڕیان نابوو لە ناو سەدڵی خۆڵ ئەجا دوایەوە پۆلیسیان هاتن هەردووان بردن گوتی ئێوە مەشروب بەفرۆشن و ئێمە خەریکی تەعمیر و شتانەینە یەکەم کۆڵان نا دووەم کۆڵان بەدەستە شەق ڕەمەزانی پێشوو دووسێ جار پێویستمان بوو تەلەفۆنمان نەکرد خۆی بۆ هێناین بۆ شوێنێک لە دەوری سەرچنار 2 ساڵەمە پێش بوو لە مەخزەنەکەم بووم مەزموعەیە مشتری تایبەتی خۆم هەبوو برادرێک هاتە ژۆتی مەشروب مەوێتم چی تەوێتی بیرەمەوێ لەگەڵ چارەشی ویستی ڕۆشتە دەرەوە هاتەوە یەک مەفرەزەکە خۆی هێنایە ژوورەوە کێنایە ژوورە دوکانەکان بێدا خستم و خۆشمیان کرد بەس تەبلیغیان کردنەوە ئەم جارە ئەگەر بیفرۆشیتەوە هەم دەست بەدەستە دوکانەکە تا مۆدەکان تاگیرێ هەم خۆشە بۆ ماهای مانگێک سژ نەکەیت و ئەو کاتە وەزەم ملیۆنێکیان بۆ 2 ملیۆن خرامە بوو يعني براسي من عاجزم جي بس مجبورم ليرة بمينم ناتوانم نا بروم بو سوريا نا بو بازاريا ناتوانم در حارسيا نادي جي بكم وخوتو خوجي بكم ليرة خەڵکی وایە پێش ڕەمەزان ئەزانێ ڕەمەزان مەشروب نییە کەمیەتێکی زۆری کڕیوە و لە شوێنێکە خەزی کردو و ئێواران وەکو هەموو کەسێک ئەزانێت لە منتیقەی چەقچەق و لە ئەزمەر و لەم شوێنانە و بە سعرێکی گرانەی فرۆشتنەوە دەم شارات تۆ کورێ بڵێ قارەخۆر هەمووی هیچ ئەمێ ڕەمەزان هیچ شوێنێک نەبێ بیخواتەوە ئەوەش دیسان خراپە ئەوە ناکرێ مەسە بەڵام دوکانەکانی سەر جادەکان داخەم بەس بەناو باڕەکانی خۆیان کراوە بێ چێ بۆ خۆی لێو مارەسەیش خۆی بکە ئەوانەی لەو مانگەدا خواردنەوە و فرۆشتنی مەی قەدەغە دەکەن پشتبەستون بە ئاەت و وەک ڕێزگرتن لە بنەماکانی ئیسلامە کە ئەو کارە دەکەن بەڵام لەولاوە مامۆستایەکی ئاینی کە خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە ئیسلامدا ڕایوایە حەق نییە لەو مانگەشدا شوێنەکانی مەی خواردنەوە قەدەغە بکرێ باشترە مەیخۆرەکان لە باڕەکاندا بخۆنەوە نەک لە دەشت و پەناوپەسێر ئەگەر ئەمە ڕای مامۆستایەکی ئاینی بێ ئەی ئەوانەی ئەم قەدەغەکاریە دەکەن پشتبەستوو بە چی یاسا و ڕێسایەک ئەم کارە دەکەن ئەیمن لە زۆربەی زۆری هاوڕێ و هاوپیشەکانی خۆشبەخترە چونکە ئەگەر لەو مانگەدا ئیش و کاریشین بوەستێ هەر نەبێ شوێنێکی هەیە بۆ مانەوە و خەوی شەوانی بەڵام زۆربەی شاگرد و کرێکارە هاوپیشەکانی
سەرڕای پەیدانەکردنی پارە لەو مانگەدا دەبێ پارەی ئەو هوتێل و شوێنەش بدەن کە لی دەمێننەوە و تایدا پشوو دەدەن جیالەوەی لەو مانگەدا ناتوانن هیچ پارەیەک بنێرنەوە بۆ هاوکاری کەسوکاریان ئەمە ژووری مەیەم لێ خەو دەکەن حیا مانگی ڕەمەزان تەواو ببێ ئەمەژە هەموو برادەرێمە هەموو شاگرد بەگەنە بێ بۆ ئێرە هەموو تەبەیشکن خۆرن ئەم بتێنن سەر حەسابی خۆم بتێنن بەسم لێرە خەوتکرد من و کۆرپۆری منە ئەو برادەرێمە ئێ نارم کات لە کۆ خەوکم هەرم فندق گرانە یعنی شەوەیە 5-6 هزار فندق یا لێرە خەوت دکم یا لەگەڵ برادری خۆوان خەوت دکم ئەگەرچی ڕەمەزان بۆ هەندێک لەوانەی پیشەیان مەیفرۆشیە مانگی بێکاری و بێبازاڕیە بەڵام بۆ هەندێکی تر کە لەو مانگەدا بە دزیەوە ئەو کارە دەکەن مانگی خۆ دەوڵەمەندکردن و بازرگانیە بۆیە تەمەنای ئەوە دەکەن ئەو مانگە زیاتر بووایە بۆ ئەوەی فریا بکەوتنایە زۆرترین پاریان دەستکەوتایە ئێستا بیری ئەمەیم بە 1000 دینار بەس لە ڕەمەزان ئابێ 5000 خەڵک بە دوایە گەڕێ هێشتا خەڵکەکەش مەمنونە ئەوەندەی کە من زانیاریمە بێ نرخەکانی زۆر بەرز بۆتەوە جەماعەتی خانەقینیان ڕۆژێ لە ڕۆژان ئەیوت حەزمە کرد مانگی ڕەمەزان 2 مانگ بێ بۆی من ئیسیفادە بکەم لێ ئەوە حل نەبوو ئەو بڕاستی ئەمە ڕغبەتماندا بە شتێک یاد بازرگانیمان بە شتێک زیاد کرد لە ناوچەیەکا کە کردمانە ئەزمە و خەڵکێکمان پێ دەوڵەمان کرد بە شتی حرام دەوڵەمانمان کرد الوداع الوداع يا شهر رمضان